یانەی نەورۆز بۆ یەکەم جار لەم وەرزەدا توانی یەکەم سەرکەوتن بەدەست بێنێت و قوربانی برنەوەکەشی یانەی هەندرێن بوو. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولیلابی کوردستان یانەی نەورۆز بە بەرگی سپیەوە لە یاریگای خۆی میوانداری هەندرێنی بەرەکشینی کرد. گێم یەکەم یاریەکە ئاسێکی مامناوەندی بەخۆیەوە بینی بە جۆرێک هەردوویانە نەیانتوانی سوود لە هێرشەکانیان ببینن. گێمی دووەم یاریەکە بە پێچەوانە بوو زیاتر بەهێزی بەخۆیەوە بینی کاتێک یانەی نەورۆز باشتر دەرکەوتن و چەند هێرشێکیشیان ئەنجامدا. سەرکەوتوش بوون کاتێک دانا مستەفا لە خولەکی هەفتاویە گۆڵی یەکەمی یانەکەی تۆمار کرد. یانەی هەندرێن هێرشەکانی زیاتر کرد بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بە هەمان شێوەش ئەمانیش سەرکەوتوو بوون کاتێک سۆران عەزیز لە خولەکی هەشتاویەک گۆڵی بەرامبەر یاریەکەی تۆمار کردەوە. دوای ئەو گۆڵە یاریەکە زیاتر بەهێزی بەخۆیەوە دەبینی بە جۆرێک تا نزیکبوونەوەی کاتی تەواوبوونی یاریەکە یانەی نەورۆز لە هێرشەکانی بەردەوام بوو. ئاکۆ نووری دوای هاتنە ناوەوەی لە پاسێکی ئاراز مستەفادا دوانی گۆڵی سەرکەوتنی یانەکە و یاریەکە تۆمار بکات و یەکەم سێخاڵی ئەم وەرزەیان بەدەستهێنا. تا سواز بەخوای گەورە توان بڵێم یاریەکەمان یاریێک بوو لە هەر یاری قورسەکانی ئەم وەرزەمان بەڕاستی زۆر قورس بوو. چونکە خۆ دەزانیمە لە بارودۆخێکی زۆر خراپە بووین چوار دۆڕان بەسەریەکە بەسەرمان نهات بووم ساڵانەی ئەخیر بەڵام سواز بەخوای گەورە توان بڵێم لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە بووینمە هەفتە بەڵام توانیمان حاڵی دەرونی یاریزانەکان باشتر بکەین یعنی لەگەڵ هەموو ڕازیم لە یاریزانەکان سواز بەخوای گەورە ئەوەی کە ئێمە وتمان کرا چونکە خۆت دەزانی ئێستا ئەم خولی کوردستانە بووە بە دوو مەجموعە قورسە بۆ ئێمە بەڕاستی تاویزات نەماوە. سەرەتا سپاس و ستایشی خۆی گەوراکەم کە توانیمان ئەمڕۆ سێ خاڵی یاریکە بەدەست بێنین کەچی کە زۆر گرنگ بوو بۆ ئێمە چکە ئێمە چوار یاری ڕابردوو چوار شکستمان هەبوو بەڕاستی زۆر ناڕەحات بووین زۆر نامرتاح بووین. نوێژێکێکە لەو نادیانەی کەم ڕەشەح بۆ بەدەستهێنانی خولەکە ئیشەڵا ئەمە دەستپێکێک ئەبێ بۆ هەفتەکانی داهاتوو هەتاوەکو دەوری کوردستان ئیشەڵا بەم ئاستەوە و بتوانین یاریەکان بۆ خۆمانێک لایکەینەوە. خوا دەرێم تقریبان لە منافەسەکە تۆزێک باە برنەوەی یانی نەورۆزە هاتە ناوکەوەی منافەسەی دەوری چکانش بوونە سێ خاڵی ئێمەش پێنج خاڵین و یانەکان تا ڕادێک لێک نزیکردن بەڵام ئەمە دەبی بە هەموو شێوێک هەوڵدەین کە لەو یاریانی لە مەلعبی خۆمانەیە دەبی فۆز بەدەست بینم لۆ یارەکەی ئەمڕۆژ بەرامبەر یانی وەرشی نەورۆز ئەو پلانانێک کە ئەمە جێبەجێمان کرد دەتوانم ستانەوە خوتەکانمان جێبەجێ کرد بەڵام لە ڕووی هەڵەوە هەڵەکانمان هەڵی گۆڵکردنمان بۆ ڕەخسانەمان نەما ڕەخسان بۆی گۆڵی برنەوە بکەین بەڵام ئەوان هەڵەکانیان ڕەخسان گۆڵی برنەوەیان کرد و پیرۆزیان بیتن. سەرەڕای برنەوەکەشی یانەی نەورۆز خاوەنی سێ خاڵە و لە پلەی هەشتەمی ریزبەندیە و هەندرێنیشدا بەزیە پلەی حەوتەمی ریزبەندی بە کۆکردنەوەی پێنج خاڵ. هەردەڵا بەحەبەت کەناڵی پەیام سلەیمانی.